حکوومەتی ناوەندی لە سنووری ناوچە دابڕاوەکان لە هەوڵی گۆڕینی دیموکرافیای شارەکاندایە بە پێی ڕێوکردنی بیری شۆڤینی. لایەنە سیاسیە کوردستانیەکانی خورماتووش هۆشداری دەدەن لەو مەترسیە گەورەیە بە سەرکردایەتی کورد و حکوومەتی هەرێم. لە دوای ڕفراندۆمەکە و ئاهەنگاوی حکوومەتی عێراق بەرامبەر ناوچە دامرەکان گردی لەگەڵەوەی وڵاتانی دراوسی وڵاتە هەرێمایەتیەکان چی بگرە تورکیا ئێران سووریا بەو لاوازی خۆشیەوە پیشگیری لە وڵاتی عێراقی کرد هەتا بتەنانەت بە وڵاتانی خەلیج و سعودیە سەرچاوەکان و دەستخۆشیان لە حکوومەتی عێراقی کرد بۆم ناوچانە دیسانەوە بگرێتەوە بە حەقەت ئەبێت دیسانەوە لێرا کورد معاملەیەکی عاقلانە لەگەڵ بارودۆخەکە ئەو معاملە عاقلانەوەیە یەکەم پێویستە کورد ناوماڵی خۆی ڕێخە. ئەم شارەی ئەمە ناوچە دابڕێوەکە یەکێکە لە ناوچە دابڕێوەکانی هەرێمی کوردستان لە بەردەم مەترسیەکی گەورەی گۆڕینی دیموکرافیای شارە لە بڕی ئەوەی کە حکوومەتی عێراقی لە ناو دەستوری عێراقیە کە مادەیەکە پێڵێن مادەی 140 لە بڕێەوەی ئەوە جێبەجێ بکە خەریکە تەعریب بە شێوەیەکی نوێتر دەست پێ ئەکاتەوە. ئێمە قەنەعەتمان وایە دووس خورماتوو ئێستا شوێنێکی زۆر استراتیجیە بۆ ئەوەی ئەم بارودۆخە کە لێرە ئەگوزارێت هەنگاوچێت هەرێمی کوردستانشەوە ئێمە پێشتر لەگەڵ مەکتەب سیاسی هەموو حزبەکانە کۆبینەوەمان کردەوە و باسی لەوەمان کردووە کە دووس سەرچاوەی ئەو دەرگایەیە کە ئەشتیا چێت هەرێمی کوردستانەوە بەڵێ دووس خورماتوو مەترسی گەورەی لەسرە ئێمە پێشتری شارەمان پێکردووە لە مدیرەی شورتەوە هەتا گەشتە هەموو پۆستە ئیدارەکان ئێستا یەک پۆستی ئیداری بەدەست خەڵکی دووس خورماتووە نەماوە بەدەست کوردەوە تەنانەت لەم هەفتەی پێشوەکەوە هەموو کەسی ئاگای لێتی پۆستی ئیدارەی شارەکە قایبقامە ئەو پۆستش لە کورد سەنراوەتەوە. ئەندامێکی ئەنجومەنی قەزای خورماتوو لە کوتلەی کوردی ئاشکرای دەکات وەکو سەردەمی ڕژێمی بەعس دژی کورد لەم شارە بڕیار دەدرێت. سەرجەم پۆستە ئیدارەکانی خورماتووش لە کورد سراونەتەوە و لە پێک هاتەونەتەوەی دیکە خراونەتە جێگاکانیان. دووزیش لە چوارچێوەی مادە چلا بوو بەڵام بەداخەوە نەک مادەی 140 جێبەجێکرا بەڵام بەداخەوە لە پێش بەعس چۆن بخراوتر پێشێل کراوە بۆ نمونان لە دوای 2023ەوە تاکو ئێستا مۆزەف تەعین کرا لە بەغاوە یان حکومەی ئیتحادی لە بەغاوە لە 13.5 کورد تەحدید کرا 14.4 عەرەبەوە لە 172 تورکمان و یەک مەذهبی شیعی ئینکراوە ئەمە زۆر تەئسیری کرا لە تەغییری دیمۆگرافی شارەکە. چاودێران و نوێنەرانی کورد لە خورماتوو داواکارن لایەنە سیاسیە کوردستانیەکان ململانێ ناوخۆیەکانی هەرێم بەلاوە بنێن و کە لەسەر پاراستن و شوناسی کوردستانی بوونی خورماتوو و ناوچە دابڕاوەکان بکەن لە چوارچێوەی مادەی 140 و ڕێگری لەو تەعریبە نوێ بکەن کە چەند پێک هاتەیەک لە خورماتوو پەیڕەوی دەکات. کاروان حەبیب، کوردسات، نیوز، خورماتوو.